بسم الله، الحمد لله، الصلاة والسلام على رسول الله ومن تبعهم بإحسان ومن والاه. دەستخۆشی لە تەلەڤیزیۆنی پەیامەکەین، بە خێراتبوونێکی گەرمیانەکەین بۆ مزگەفتی تاقوای باتاس. مالا محەممەدم خەڵکی هەریرم لە ساڵی 2010 دەستم کردووە بە قورئانی پیرۆز. تقریبا 7 ساڵم پێوە بوومە تا خەلاسم کرد. فەزل و خوای گەورەیە، هیچی من نییە. ئێستاش لەو مزگەفتەمە و بەس پێشنوێژ لەو خەڵکیەکەم خۆبەخش. سەرەتایی لەبەرکردنەکەی ئەمێن پێشی بێمە حەریر، ئەمە لێرە نەبووین تقریبا لە 2008ەوە هاتینە هەریر. لە 2008ەوە هاتینە هەریر، هیچ مزگەفتمە لە نێزیک نەبوو. هەتا ساڵی 2010 خوای گەورە کردی ئەو مزگەفتە کراوە. ئەم مزگەفتە کراوە، مامۆستای مزگەفتیش هاتە کنەمە، گوتی زۆر حەزم لە یانگۆ نابینانە. ئەم براژی دیشم نابینایە لە من کچکەترە. گوتی ئەنگۆ لە مارێنە نابینانە، خوای گەورە ئەوها پێی خۆش بوو یانگۆ نابینا بن، حەزەکەم بێنە مزگەفت قورئانی پیرۆز لەبەر بکەن، با خەڵکی دیش چاو لەنگۆ بکە. وەڵا ئەمە ساڵی 2010 هاتینەوە مزگەفتە، دەستمان پێکرد لە 2010 تا 2017 لەگەڵ کوڕە گەنجێکی نامەوێ نابینم. ڕۆژانە 2 ئاەت 3 ئاەتی پەمای ئەگۆتن لەبەرم کرد الحەمدولله. ڕۆژێ پاشتر لۆم ئەگۆتەوە ئەچۆمە 3 ئاەتی دوایتر، ینی لۆیە خوێنمەوە ئەمنیش لەبەرە کرد. تقریبا 7 ساڵم پێوە بمەتاوە لەبەرم کرد الحەمدولله. لە ماڵش فلاش میمۆری هەبوو، فلاش میمۆری هەبوو. ئاەتەکەم ئەگەوە بیرم ناتبەوە لە مارێ پە فلاش میمۆری لێم ئەداوە، ینی دووبارەم ئەکردەوە بۆ بیرم تاتەوە الحەمدولله. خوای گەورە جێگیری کردم لە ناو مێشکم. چووەخت خەریک دەبووم بە خوێندنەوەکەی بەیانی پاش نوێژی سوبەینان. سەرەتاکە لەبەرم کرد، دەستم پێ کرد، لە زوعەمە دەستم پێ کرد، لە زوعەمە دەستم پێ کرد. ڕۆژانە سوورەتە کورتەکان سوورەتێکم لەبەر دەکرد. لە ئاخیرن کە گەیشتمە سوورەتی عەبەسە و ئەوانە زیادم ئەکرد. ڕۆژانە 5 ئاەت 6 ئاەتم لەبەرە کرد. لە پاشەوەی کە زوعەمە خەلاسم کرد، ڕۆژانە نیو سوورەتم لەبەرە کرد، سوورەتی دزووی تەبارەکەوانە. لە پاشەنجی زیادم کرد، هەتا گەیشتمە سوورەتی ئەنعام و ئەعراف و ئەوانە. ڕۆژانە نیو لاپەڕم لەبەرە کرد الحەمدولله. بەرێ ئەرێ وەڵڵا بەخوای حەزم لێ بوو زوو خەلاسکەم، چونکو قورئان کەلامی خوای گەورەیە. حەزم لێ بوو زوو تەواوی کەم، ینی تەلەبام هەبن دەرسیان پێ برێم. بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورئان. ئەوی ئێستا لەبەرم کردبوو، ینی لەونە هەوڕم لەبەر کردبی، هەوڕم لەبەر کردبوو هەندێک مراجعەم نەدەکردەوە. ئەوی ڕابردووی مراجعەمە ئەکردەوە، شەوان پێشی بخەوم ئەوی ینی ئێستام لەبەر کردم مراجعەمە کردەوە. کە گەیشتمە ئاخیر سوورەتی ئەنعام منە سوورەتی ئەنعام نیو لاپەڕم لەبەرە کرد. ڕۆژانە نیو لاپەڕم لەبەرە کرد، هەتا سوورەتی بەقەڕم خلاص کرد، کۆتاییم پێینە. ئەوی ڕابردووم ئەکردەوە، شەوان پێشی بخەوم ئەوی لەبەرم کردبوو نیو لاپەڕەکەی هەنجی مراجعەمە کردەوە. بەیانیش چەندم لەبەر کردبیتن، چەندی پێم بکرا بە مراجعەمە کردەوە. جا ڕۆژانە جزوەک بە 2 جزوو بە لە ئاخیری کە هەموو خلاص کرد دەستم پێکرد بە 5 جزوو، ینی ڕۆژانە 5 جزوو مراجعەتە کردەوە. ئێستا شەر بەدەوامم الحەمدولله. ئەگە بچوامە سەفەریش هەر ئەم خوێن لە ناو سەیارەی. میوانداریش ئەگە بچوامە سەفەرێک یان میوانداریەک یان تاخیر بەمە شەوان ئەگە داهاتمەوە نەدەنووسم، هەتا هەموو مراجعە دەکردەوە. چەندی پێم مراجعەمە کردەوە. ئەوی دیکەم تێختە ڕۆژی دواتر خەلاسم نەکرد بوو کە ژنمینە 2015 ژنمینە. تقریبا 2 ساڵ مابوون قورئانی خەلاسکەم. لە سوورەتی یونس بووم، چاو سەرگیریم کرد. تقریبا ئەمە نابینا بووم، هیچی شەکم نەبوو لە مارێ بکەم، ینی مستەمر لە مارێ بووم، ینی ڕۆژانە ینی بەشتی ئەوە خەلیک بووم. بەڵام الحەمدولله ینی خوای گەورە هیدایەتی دام، قورئانی پیرۆزم لەبەر کرد. ئێستا دڵم زۆر فراوانە، ینی دڵم زۆر خۆشە الحەمدولله کە قورئانی پیرۆزم هەموو لەبەر کردیە. زۆر مرتاحم الحەمدولله. قۆناغی لەبەرکردنی قورئانی پیرۆز ڕۆژانە زۆر مامۆستایەکەی ئەوی من دەرسم نەکردنەخین لێرە نەبوو، ینی
زۆر ینی غەمبارە بووم ڕاستی چونکو ئەمن حەزم نێبوو هەموو قورآانی لەکنیەک لە گەنج لەکنیەک مامۆستای لەبەر بکەم ئەگەر ڕۆژێک لێرە نەبا باوەڕ بگەی خەمم پێدەوە خوارد خەمم پێدا خوارد ئەم گۆ خۆزیە هەوڕۆژ لێرە بەیانی ئەوڕۆ دەرسم لێ نەتوابە ئەو دەرسی پامنیا گۆ لێم نەڕۆیش بە نەکەت با ڕۆژێ پاشتر پێم خۆش بوو زوو خەلاسکەم زووی لەبەرکەم الحەمدولله هەموو قورآنم لەکنیەک گەنج لەبەرکردیەکن مامۆستای لە زوو عەمەڕە هەتا سوورەتی بەقەرە کۆتاییتێ ئینشاءڵڵا لە خوای گەورە داواکارم خوای گەورە ئەجر و پاداشتی بداتەوە لە دنیا و لە قیامەت ئینشاءڵڵا قورآن ژیانما هەناسە و بوونما شاد و سەربەرزم چونکە دەستورما دڵم کانیاوی ڕوونی هودا بەخۆی ئەمە سەمتەریشمان هەیە لە هەریر سەمتەری مامۆستا عەبدوڵڵا هەیە لە هەریر لەکن ئەویش هەر بەردەوام بووم الحەمدولله لكن مامۆستاش هەر خەریک بووم قیڕای شوعبەشم لەکن مامۆستا عەبدوڵڵای خوێند وەڵای 2000 و تقریبا 2016 وانە 14 وانە بەخوای تەواوم نەکرد بوو بەس هەر لێوێندەش هەر خەریک بووم ینی تەجوید وانەم ئەخوێن لەکن مامۆستای لەکن مامۆستا عەبدوڵڵای هەر لە مامۆستاش ئینجازی پێدام کە ئینجازی قیڕای حەفسی پێدام مامۆستا عەبدوڵڵا کە قورآنم لەبەر کرد قورآنی پیرۆز چۆمەکن مامۆستا عەبدوڵڵای ئەو ئینجازی پێدام مدرسەی علم و عیرفان قورآن باخ و بەهاری دڵانە قورآن بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورآن بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم آفرين آفرين مدرسەی علم و عیرفان قورآن باخ و بەهاری دڵانە قورآن بۆ شادومانی و سەربەرزی هەردەم بەڕاستی ئەمن کە نابینامە الحەمدولله و فەزلی خوای گەورەیە کە قورئانیشم لەبەر کردێ ڕۆژانە هەر خەریکم یعنی ڕۆژانە مراجعای ئەەکەم ڕۆژانە کە مراجعای ئەەکەمەوە هەر ڕۆژێکانی هەر ڕۆژێک هەندێک ینی جارەوە زیادیەکەم یان زیادەوە مەجالم کەمە خوێنم ئەگەر ڕۆژ پێم نەکرێ شەوان زیاتری ئەخوێنم ڕۆژانە هەر خەریکم ئینشاءڵڵا چونکو ئەمن هیچیشی دیکەم نیە لە مارێ مستەمر لە مارێمە بەس ینی قورئانی پیرۆز مراجعە ئەەکەمەوە و تەلەبەشم هەن الحەمدولله ئێستا دەرسیان پێ ئاڵێم ینی چونکو ئەمن نابینامە هیچی شەکم نییە بکەم لە مارێ بەس ینی تەنها قورئانی پیرۆز مراجعە ئەەکەمەوە بە تایبەتیش بەیانیان لە پاشەوەی کە نوێژم کرد نوێژی بەیانی خەریکە بم هەتا دەوری سعات 8 و 9 ئەوانە مراجعە ئەەکەمەوە جارە زانیانی جارە 2 3 زوو 2 زوو 4 زوو وەچی دیش هەر بەردەواممامم ینی ڕۆژانە لە 5 زوو 4 زوو کەمتر ناخوێنم هەر خەریکم الحەمدولله چونکو من مستەمر لە مارێمە و ینی قورئانیش کەتیتە ناو دڵم بەڕاستی ینی لە کتابێک لە هەموو کتابێکی گەورەترە قورئان لە هەموو کتابێکی گەورەترە قورئانی پیرۆز ئەم ڕۆژانە هەر خەریکم الحەمدولله ینی لە چەند دەرێ حەزم لێ بلیۆن دەرێ ڕائەوەستم ڕۆژی دوایەوەی چەندی پێم خوێندرا ئەخوێنم ینی چەندی پێم مراجعە کراوە
ئاخوێنم چونکو من هیچی شەکم نییە ئەگەر لە سەفەریش دابم لە ناو سیارەوانە هەر بەردەوام بم ئینشاءڵڵا. دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونمە. ئەمن مۆبایلم پێیە ئەسمە مۆبایل فەوری ئەکەمە فرانە سوورەت کا من ئیشم پێیە یعنی مڕاجعی لەو سوورەتی دەکەمەوە ڕاست دەین مەسە ئاەتەکەی لەسەری ڕاوە ناستم ڕاست بەس بەعاستەم گوێم لە ئاەتەکەی بی ینی وە بیرم دێتەوە بەردەوام ببم لەسەری ئینشاءڵڵا. بەیانی کە دێمە نوێژی سبەینان نوێژ پێش نوێژی لە خەلکی لۆ جماعەتی ئەەکەم لە پاشەوە کە زیکرەکانە خوێنین جارەبی لە مزگەفتی ئەمینمەوە لە مزگەفت دەمینمەوە 2 سعات سعاتەکونی و لە جار هەیە 3 سعات بی ینی مڕاجعی خۆم ئەەکەمەوە ڕۆژانە هەر خەریکە بم ئینشاءڵڵا. وەڵڵا لە پاشان جاریش هەبێ دەستمەوە ماڵێ چونکو ڕۆژەیە پێم ناکرێت لە مزگەفت بمینمەوە دەستمەوە ماڵێ لە مارێ مڕاجعی ئەەکەمەوە بە تایبەتی پاش نوێژی سبەینان ئەمن خەریکە بم ینی کاتێکی زۆر پیرۆزە لەوە مڕاجعی قورئانی پیرۆز کاتێکی باشە لە قورئانی تێ مڕاجعە بکەیەوە لە پاش هەتا نوێژی ڕۆژ هەڵاتێ بیان جار هەبێت تا سەعات نوێم بەردەوام ببم ڕۆژانەش ئەبی جار هەبی لۆم تێتە پێش ساعتێکم مەجالە بیان 2 ساعت هەر هەندەم جاریش هەبێ 3 ساعت ینی بەردەوام ببم لەم ڕازاکردنەوە. لۆ نمونە بەیانی 2 زووی دەخوێنم ڕۆژەوەی 2 زووی دەخوێنم پاش نوێژە عەسر زووە و نیو دەخوێنم لە پاشەوەی کە زۆر و نیوم خوێن پاش نوێژە عەسرێ دێخمە پاش بەینی مەغریبێ و عیشایە بەینی مەغریبێ و عیشایەش زۆرچی دەخوێنم یان 2 و نیو دەخوێنم ینی لە 5 زووی نایمە خوارێ 4 زوو 5 زوو ڕۆژانە ختمیش بە 8 ڕۆژ بە 7 ڕۆژ ختمەچی ئەەکەم ختمەچی قورئانی پیرۆز. ئەمن بەخۆم یەکم لەوانە کە قورئانی پیرۆز مڕەجع ئەکەمەوە تام و لەزەتێکی زۆر خۆشی هەیە هەز بە فراوانی ئەەکەم هەز بە خۆشی ئەەکەم ینی ئەمن پێم وایە لە کنە خۆم دنیا هەمووی من بە هەندە تام و لەزەتی نەبوو لە کنە من تەنها ینی قورئانی پیرۆز تام و لەزەتێکی هەن خۆشی هەیە لە کنە من تام و لەزەتێکی هەن خۆشی هەیە ئەمن کە قورئانی پیرۆز ئەخوێنم زۆر پێ مرتاع بم ینی سینگم فراوانە الحەمدولله بەردەوامیشم هەر بەردەوامم و قەت وازی لێ ناینم هەتا لە دنیا ماوە. دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونمە. جگەلەوەی کە من نابینامە ینی خوای گەورە قورئان لەکنە من ئاسان کردیتە خۆشێک لۆ ناو سینەی من ئەمن ینی نابینایم هەروە بیر نییە ینی پێم وایە ئەمن نابینانیمە الحەمدولله ساخم ڕاستی کە مڕاجعەش دەکەمەوە نونە ئێستا لە سوورەتی الحەشر مڕاجعی دەکەمەوە دەخوێنم ینی بە هەر ڕۆژێک بە ئاوازێکی دەخوێنم ینی جارەزانی بە ئاوازێکی ینی هەموو ڕۆژە بە یەک ئاواز ناخوێنم. ئێستا لەو نمونە سوورەتی الحەشر مڕاجعی دەکەمەوە دەڵێم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون. لو نمنا استعني أو سورة حشر متواكر يعني بأواز شديد أخوينم أجيش من سورة دوايو بأواز شديد قاد أخوينم يعني لو نمنا استا سورة الجمعة أخوينم بسم الله الرحمن الرحيم يسبح لله ما في السماوات وما في الأرض الملك القدوس العزيز الحكيم هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته
يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. يعني روجانا لون منزار زاني بعوازة شدي داخوينم لان بعوازة شي أخوينم هر روجي بعوازة شي داخوينم يعني لين محتل يعني غلطناكم هم روجي بعوازة شي بخوينم يعني هر روجي بعوازة شي بخوينم أمن قد عزلناكم لقرآن بيروز حزكم يعني بتام وتسيج بخوينم يعني ك تام وتسيج شي زور جوريك هي لكن أمن حزكم قد عزلناكم لقرآن بيروز سنكو بلا كردن يعني أجب بلاش بكي قتل قرآن بيروز بلا نكري باش أبا يعني زولس برسر خوي بخوين دري قرآن بيروز هم تام متيجي هيا أجا تام عنا كش بكي هريك زاري تام لذتك خوش ترى لكناتو بوشاد ماني وسر برزي هردم سراي قشاوي جيان قرآن فإنكم وما تعبدون ما أنتم عليه بفاتنين إلا من هو صال الجحيم وما منا إلا له مقام معلوم وإنا لنحن الصافون وإنا لنحن المسبحون وإن كانوا ليقولون لو أن عندنا ذكرا من الأولين لكنا عباد الله المخلصين فكفروا به فسوف يعلمون ولقد سبقت كلمتنا لعبادنا المرسلين إنهم لهم المنصورون وإن جندنا لهم الغالبون فتول عنهم حتى حين وأبصرهم فسوف يبصرون أفبعذابنا يستعجلون فإذا نزل بساحتهم فساء صباح المنذرين وتول عنهم حتى حين وأبصر فسوف يبصرون سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. إلا رحمة من ربك إن فضله كان عليك كبيرا قل لئن اجتمعت الإنس والجن على أن يأتوا بمثل هذا القرآن لا يأتون بمثله ولو كان بعضهم لبعض ظهيرا. كم السورة؟ أو سورة الإسراء آيتي هشتاو من خوين دو رحمة الله. هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه بل الظالمون في ضلال مبين ولقد آتينا لقمان الحكمة أن اشكر لله ومن يشكر فإنما يشكر لنفسه ومن كفر فإن الله غني حميد. سورة لقمان آية 12. قرآن جيان ما هنا سوبون ما شاد سربرزم چونك دستور ما براسي تام متسيجي قرآن قلق زورك لكن من تام متسيجي قرآن يعني وصفي ناكرين قلق زورة يعني خوششي زور قوريه براسي آموشگاریشم بۆ مسلمانان بۆ گەنجان بۆ نابینان بە تایبەتی کە وەچی منن نابینانە ئامۆژگاریم وایە کە يعني فکر بکەنە سا قورئانی پیرۆز هەوڵدەن قورئانی پیرۆز لەبەرکەن بەڕاستی تام و چێژێکی گەلک خۆشی هەیە ئەی نابینا بەڕێزەکان گەنجە خۆشەویستەکان يعني قورئان هەر قورئانە ئێوە بەرز ئەکاتەوە لە دنیا و لە قیامەت
هەر قورآنەکە ئەنگۆ دینیتە سەر ڕێگای ڕاست لە ڕۆژی دوایی برادری خراپ هەموو ئەبنە دوژمنی یەکدی هەموو ئەو دەڵێ وەڵا خەتای تو بوو ئەو دەڵێ خەتای جەنابەت بوو ئەمن ئەو ڕێگایمە گرتە بەر ئەی گەنجە خۆشەویستەکان برا بە ڕێزەکان چ لەوەی خۆشتر هەیەکە قورآن ببیتە بەهاری دڵانمان قورآن ببیتە خۆشەویستمان هەوڵ دێن قورآن بخینە ناو سینەی خۆمان کە سوودمان پێ بگەینی لە دنیا لە قیامەت لە ناوگۆڕ عنی لەگەڵمان بیتن چ لەوەی خۆشتر هەیە چ لەوەی خۆشتر هەیە کە لە قیامەت قورآنی پیرۆز بە گەورەی خۆی بێ شەفاعەتمان لەو بکە لەکن خوای گەورە بڵێ ئەمن شایەدی لۆ ئەدەم لەو ئەوانەکە خوا بە من وماندی کردیا ئەزیەتیان خواردیا ئەمن شایەدی لەوانە ئەدەم کەوانە ئەهلی خوای گەورە بوون ئەوانە ئەهلی قورآن بوون چ لەوەی خۆشتر هەیە کە پێغەمبەر صلی الله علیه و حەدیثە چێ ئەرێ اقرأ وارتقي ورتل بخوینە با بە قورآن بەرز ببیەوە لە قیامەت چەندت خوێندە بێ بە قەدەر ئەوەندە بەرز ئەبیەوە لە ئەچێ ناو بەهەشت ئەچێ ناز و نیعمەتی بەهەشت قورآنی پیرۆز ینی بەرەکەتە شتێکی گەلە گەورەیە خۆی ئەمن بەرەکەت دەکەویتە ناو ژیانمان ناو ماڵ و سامانمان بە قورآنی پیرۆز ئەمن ڕزق و ڕۆزی خۆم هەموو لە خوای گەورە حەسابەکەم لە قورآنی پیرۆز کە داوای هیچم کردبی داوای چم کردبی لە دنیا خوای گەورە پێی داوم ینی خوای گەورە بەرزی کردیمەوە بەم قورآنە هەرچی داوام کردبی خوای گەورە لە دنیا پێی داوم الحەمدولله فەزل و خوای گەورەیە کە من یەکم لەوانەکە هەموو قورآنی پیرۆزم لەبەرەوە تەلەبەشم هەنا ڕۆژانەتە دەرسیان پێی ئاڵێم ئەوە فەزل و گەورەیە لەکن خوای گەورە لۆ من کە من یەکم لەوانەکە هەموو قورآنی پیرۆزم لەبەر کردە و تەلەبەشم هەنا ڕۆژانە دەرسیان پێی ئاڵێم و ئامۆژگاریشم لە ئەو تەلەبە بەڕێزانە هەیە کە من دەرسم پێگوتینە هەموو چاو لە من بکەن چونکو من بەو نابینایە قورآنم لەبەر کردیا ڕێی 5-6 دقە لە ماڵەوە دوورم لۆ مزگەفت بەو نابینایەوە تێمە مزگەفت ینی لە پێناو خوای گەورە قورآنی پیرۆزم لەبەر کردیا و بە خەڵکیش ئەرێم هەوڵەدەم بەردەوام بم لەو کارێکە دەستم پێ کردیا و داواکاریشم لەوانەیە کە هێشتا ینی قورآنی پیرۆزیان نەناسیە قورآنی پیرۆز نەچۆیتە ناو دڵیان ینی لەبەریان نەکردیا نیان خوێندووە داواکارم کە ئەوانە بێنە سەر قورآنی پیرۆز و لەبەری بکەن و عملی پێ بکەن لەگەڵ ڕۆژانەیان دەگە قورآنی پیرۆز بڕۆن لە ڕۆژانانە مدرسەی علم و عرفان قورآن باخ و بەهاری دڵانە قورآن بۆ شادومانی و سەربەرزی هەردەم ڕاستە تەمەن کورتە تەمەن 5 ڕۆژێکە بەڵام ئینسان هەوڵ دە لە دنیا لەگەڵ قورآنی پیرۆز بیبا لە قیامەت سوودی پێ بگەینینی عنی لەوەی خۆشتر هەیە کە چ لەوەی خۆشتر هەیە کە خوای گەورە لە ڕۆژی دوایی تاج لەسەری ئەو دایک و بابەدا ئانەیە کە منداڵەکانیان فێرە قورآنی پیرۆز کردووە و لەبەر قورآنیان داناینە لە ڕۆژی دوایی لە قیامەت خوای گەورە تاج لەسەری ئەو دایک و بابەدا ئانەیە کە منداڵەکانیان فێرە قورآنی پیرۆز کردینە ئایا خوای گەورە بە خۆی ئەزانی داخۆ چی لەوانە دانایە چه ئەجر و پاداشتێکی لەوانە دانایە کە قورآنی پیرۆزیان لەبەر کردیا و خوێندیانەوە و عملیان پێکردە لە کاری ڕۆژانەیان لە کۆتایی سپاسی تەلەڤیزیۆنی پەیامەکەین بەخێر بێن بۆ ئەو مقابلەیە داواکارین لە خوای گەورە کە ئەوانەی کە قورئان خوێنن ئەوانەی کە دەستیان پێ نەکردی ئەو بەرنامەیە ببیتە هەنگاوێک لۆ ئەوانەی کە قورئانی پیرۆز لەبەرەکەن هەتا لە دنیا سەرفراز بن بەرەکەت بکەویتە ناو تەمەنیان الله أكبر بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين
والتين والزيتون وطور سينين وهذا البلد الأمين لقد خلقنا الإنسان في أحسن تقويم ثم رددناه أسفل سافلين إلا الذين آمنوا وعملوا الصالحات فلهم أجر غير ممنون فما يكذبك بعد بالدين أليس الله بأحكم الحاكمين